قوتابیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لێبێت هیوادارم سەلامەت و تەندروست باش بن. لە ڤیدیۆی ئەمجارە دێنە سەر شکارکردنی پرسیارەکانی تاقیکردنەوەی کەڵەکەبووی بەشی پێنجەم کە لە خولی یەکەم لە نیشتیمانی دوو پرسیاری لێهات بووە. دێنە سەر پرسیاری یەکەممان هەیە. پرسیاری یەکەممان دەڵێ درێژی تا جیمان چەندە؟ ئەڵێ 2 ئەوەندەی درێژی تا بە، کەواتە دەنووسین تا ژیم ئەو هێمایە کە لەسەرەوەی خەتە واتە درێژی. ئەڵێ درێژی تا ژیمان چەندە؟ 2 ئەوەندەی تا بە، کەواتە دەنووسین 2 ئەوەندە واتە 2 نێوانی جارانە تا بە. ئەڵێ ئایا درێژی بە ژیمم چەندە؟ ئەو وێنەی دایتەمە ئەگەر لێرە دیقەت دەی ئەو وێنەی 2 سێگۆشەیە، ئەوە سێگۆشە بچووکەکە، ئەوەش سێگۆشە گەورەکە. بەهۆی لەتکەرە گۆشە لە نێوان ڕاستی بوویتە 2 سێگۆشە. ئەوجا ئەمە چ دەکەین لێرە؟ تەنها پێوانە چی دایتە من؟ پێوانەی بە دالی دایتە من. ئەم دێم چ دەکەم؟ بە کەیفی خۆتیان لە ئەو لای بڕۆیان لە ئەو لای. هەڵێ چ بە دال لەسەر چ؟ بە دال لەسەر دال ژیم، لەسەر دال ژیم یەکسانە. ئەو جارە ئەڵێن چ؟ بە تا لەسەر چ؟ لەسەر تا ژیم، لەسەر تا ژیم. ئەو جاڵین چ؟ بە دالمان چەندە؟ بە دالمان چەندە؟ 2.5، کەواتە دەنووسین 2.5. دالجیمەکەمان چەندە؟ دالجیمەکەمان چەندە؟ نازانین، دوێ دەنووسین دال جیم. ئەوجا چ دەکەین؟ ئەڵێن یەکسانە بە تاکەمان چەندە؟ بە تاکە نازانین، ئەمە دەنووسین بە تا. ئەوجا دەنووسین لە شوێنی تا جیمەکەی چ دەنووسین؟ ها دەڵێ چ لێرە؟ دەڵێ تا جیم یەکسانە بە چ؟ یەکسانە بە 2 ئەوەندەی تا بە، کەواتە لە شوێنی تا جیمەکەی دەنووسم چ؟ 2 تا بە، دەنووسم 2 تا بە. ئەوجا لێرە و مێروستانە شاتی لە دوای علمی دەگەڕێ گونا حەبانەی کوژین. ئەڵێ چ؟ کەواتە ئەڵێن 2.5 لەسەر دالجیمەکە وەک خۆ یەکسانە بە. ئەگەر لێرە دیقەت دەی تەماشا لێرە بە تام هەیە، لێرش تا بە هەیە، فەرقی نییە چ بڵێ بە تا چ بڵێ تا بە، وەکو یەکن. کەواتە چ لێ دەکەین؟ لە یەکتری کورتیان دەکەینەوە. لە ژێرە چ ماوە؟ تەنها 2 ماوە، لەسەری چەند ماوە؟ 1. کەواتە ئەوجا چ دەکەین؟ 2 لاو 2 نێوان دەکەین، 2 لاو 2 نێوان. ئەوجا دەڵێن چ؟ دال جیم جاران 1 کار دەکاتەوە دال ژیم یەکسانە. ئەوجا 2 جاران 2.5 دەکاتە چەند؟ دەکاتە 5. کەواتە دال جیممان چەندە؟ ئەمە دال جیمان چەند بوو ئێرە؟ ئێرە 5، بەڵام نەی ڕاستەوخۆ لە هەڵبژارنەکەی 5 هەڵبژێری، ئاگادار بە. لەبەرچی چونکە لە پرسیارەکە داوای درێژی چی کردیە؟ بە ژیم، بە ژیم. بە ژیم واتە چی؟ واتە داوای ئێرە هەمووی کردووە. کەواتە ئەڵێن چ؟ 5 کۆ 2.5 یەکسانە بە چەند؟ 7.5. کەواتە 7.5، کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. یعنی سەر پرسیاری دوم دەڵێ لە سێگۆشەی ڕ سادفە ساد ڕ بچووکترە لە سادفە وەفا ڕ گەورەترە لە سادفە. پەیوانەی گۆشەی ڕای دایتە من، ئەڵێ چ؟ 2 سین کۆ 10. پەیوانەی گۆشەی فای دایتە من، ئەڵێ 3 سین کەم 25. کەم لەمانەی خوارەوە ناکرێت ببێتە بەها بۆ سین، ئەڵێ 25 35 سی 40. لەو پرسیاران ئەوانە پرسیاری شازن و بزانم یەک پرسیار لەو جۆرە هەیە، ئەویش پرسیاری دووەمە کە هیچ ساڵێک نهاتیتەوە لە نیشتمانی، گونجاوە دەکرێت بێتەوە. ئەڵێ چ لێرە؟ لێرە ئەڵێ ساد ڕ بچووکترە لە سادفە، کەواتە ئەمە چ دەنووسین؟ هەڵێ ئەڵێ ساد ڕ، کەواتە گۆشەی ڕاکە ئەڵێن چ؟ 2 سین کۆ 10، 2 سین کۆ 10. ئەڵێ چ؟ بچووکترە، بچووکترە لە چ؟ بچووکترە لە 3 سین کەم چ؟ کەم 25. کەواتە ئەمە 2 سین کۆ 10 کە چ لێ دەکەین؟ بچووکتری دەکەین لە چ؟ لە 3 سین کەم 25. ئەوجا چ دەکەین؟ ژمارە لە گۆڕاو لەلایەک 2 سینەکە لە شوێنی خۆی، ئەو موزەب 3 سینی دەگوازینەوە، دەبێتە چ؟ سالب 3 سین. نیشانەکە وەکو خۆ سالب 25 لێرە دەمینێتەوە. ئەو موزەب دوی دەگوازینەوە دەینە ئەو لای، دەبێتە چ؟ سالب 10. ئەو جا لێرە تەماشا 2 سین کەم 3 سین دەبێتە چ؟ سالب 1 سین، بچووکتر لە
سالب 25 کەم دەدەبتە سالب 35. ئەوجا لێرە چ تەیە؟ لێرە سالب یەک تەیە، هەردوو لای جارانی سالب یەک بکە، سینەکە وەک خۆ دەنووسرێتەوە، نیشانەکە پێچەوان دەبتەوە لەبەرچی چونکە جارانی ژمارەی سالبمان کردیە، کەواتەوەش دەبتە چە 35. کەواتە دەبی نرخەکەم چەند بی گەورەتر بی لە 35. وەرە تەماشای هەڵبژارنەکان بکە، بزانێت کامل لە 35 گەورەترەوە 25 ناکرێ، 30 لێرە ئەوەش ناکرێ، 35 ئەوەش هیچ، بە تەنها چلم گەورەترە، کەواتە دال دەبیتە وەڵامی ڕاست کە چلە. یاری سێمان دەڵێ دوو لای سێ گۆشەیەک درێژەکانیان 6 سانتیمەتر و 10 سانتیمەتر کام لەمانەی خوارەوە دەکرێت بێتە لای سێم. دەی چ دەکەی؟ یەکێکە تاقی دەکەوە سەرەتا هەڵبژارنی ئەی دەست پێ دەکەی، دووی لەگەڵ 6 و دەی تاقی دەکەوە، ئەوجا 4 ئەوجا 12 ئەوجا 16. چ دەکەین؟ سەرەتا دووەکەی تاقی دەکەینەوە، دەڵێن 6 10 2. دەبی چ بکەین؟ ئەمە ژمارە یەکەم و دووەم کۆ بکەینەوە و گەورەتر بی لە لای سێم، پاشان دووەم و سێم کۆکەینەوە و گەورەتر بی لە لای یەکەم، پاشان یەکەم و سێم کۆکەینەوە و گەورەتر بی لە لای دووەم. ئەوجا چ دەکەین؟ ئەمە ئەڵێن چ؟ سەرەتا ڕادە یەکەم و دووەم، ژمارە یەکەم و دووەم، ئەڵێن 6 کۆ 10 گەورەتر لە چەند؟ گەورەتر لە 2. 6 کۆ 10 دەکاتە 16. ئایا گەورەتر لە 2؟ بەڵێ، ئەو دەرچوو. ئەوجا دێن چ دەکەین؟ ژمارەی دووەم و سێم 10 کۆ 2 دەکاتە 12 گەورەتر لە 6، بەڵێ ئەوەش دەرچوو. ئەوجا دەڵێن چە؟ 6 کۆ 2 6 کۆ 2 دەکاتە چەند؟ دەکاتە 8. ئایا 8 گەورەترە لە 10؟ هاچمان کرد گوتمان 6 کۆ 2 دەکاتە 8. ئایا 8 گەورەترە لە 10؟ نەخێر، کەواتە دوو نابیتە وەڵام. دێن چ تاقی دەکەینەوە؟ ئەو جارەی دێن جیمەکەی تاقی دەکەینەوە، چونکە جیم دەبیتە وەڵام، با ئەو دالەکەش تاقیکەوە نابیتە وەڵام، لەوەی ڤیدیۆکە درێژ نەبی من تاقی ناکەمەوە. وەرە 12 دابنێ، ئەڵێن چ؟ 6 کۆ 10 6 کۆ 10 دەکاتە چەند؟ 16. ئایا 16 گەورەتر لە 12؟ بەڵێ. ئەوجا ئەڵێم چ؟ 10 کۆ 12 دەکاتە چەند؟ 22. ئایا 22 گەورەتر لە 6؟ بەڵێ. ئەوجا ئەڵێم چ؟ 6 کۆ 12 دەکاتە 8. 8 گەورەتر لە 10؟ بەڵێ. کەواتە 12 دەبێتە وەڵامی ڕاست. ئەوجا دێم پرسیاری چوارەمەیە کە زۆربەی تەڵەبەکان مشکلیان لە پرسیارێ هەبوو. 4 خاڵی دایتەمە، خاڵی سالب 1 و 0 سالب 2 2 10 ساد 4 و 6. ئەڵێ چ بکە؟ باهای سادەکەم لۆ بینەوە. ئەمە دێن چ دەکەین؟ دوو خاڵەوە دەگرین، سەرەتا سالب 1 و 0 سالب 2 2 وەردەگرین. دێن چ دەکەین؟ لێرە لاری دەدۆزینەوە، لاری چۆن دەدۆزینەوە؟ ئەڵێن چە؟ یاسایەکمان هەبوو دەمانگوت ساد دووکەم ساد 1 لەسەر سین دووکەم سین 1، بەو یاسای لاری دەدۆزینەوە. لێرە سینەکان دیاریکە، ئەوە سین ساد سین ساد، ئەوجا بنووسە 1 1 2 2. ئەوجا ئەڵێم چ؟ ساد دووکەم ساد 1 لەسەر سین دووکەم سین 1. ساد دووم چەندە لێرە؟ 2، ئەنووسم 2. ئەوجا ئەڵێم کەم ساد یەکەم چەندە؟ 0. ئەوجا لە خوارێ سین دووم چەندە؟ سالب 2 کەم سین یەکم چەندە؟ سالب 1. ئەوجا ئەڵێم 2 کەم 0 هەر دەکاتەوە 2. ئەوجا سالب 2کەی وەک خۆ نووسمەوە، ئەڵێم چ؟ سالب جارانی سالب دەکاتە چ؟ دەکاتە موجب، یەکەکەش وەک خۆ 2 لێرە وەک خۆ نووسمەوە، ئەوجا سالب 2 کۆ 1 دەکاتە چەند؟ سالب 1. 2 دابەر سالب 1 دەکاتە سالب 2. ئەوە لار یەکەم دۆزی. ئەوجا دێم چ دەکەم؟ دوو خاڵی دیکە وەردەگرم، 10 ساد لەگەر 4 و 6 بە هەمان شێوە دەنووسم سین ساد سین ساد 1 1 2 2. ئەوجا دەڵێم چ؟ ساد دووکەم ساد 1 لەسەر سین دووکەم سین 1 بە هەمان شێوە تەنها لە شوێنی دادنێ. ساد دوومان 6 کەم ساد یەکمان سادە، سین دوومان 4 سین یەکمان 10. 6 کەم ساد لەوەی نەتوانم بڵێم 6 کەم ساد دەکاتە سادیان دەکاتە 6 وەک خۆی دەنووسمەوە، 4 کەم دەکاتە سالب 6. ئەوجا لێرە ئەمن میمەکەم دۆزیتەوە، میمەکەم چەندە؟ لێرە 6 کەم سادەکەی لەسەر سالب 6 وەک خۆ دەنووسمەوە، میمەکەم دۆزیتەوە لاریەکە چەند بوو؟ لەسەرێ سالب 2. لێرە دەنووسم سالب 2 ژێرەی چەندە؟ ژێرەی 1. ئەوجا ئەڵێم 2 لاو 2 نێوان 6 کەم ساد جاران یەک دەکاتەوە 6 کەم ساد سالب 2 جاران سالب 6 دەکاتە 12. ئەوجا سالب سادەکەی وەک خۆ دینمە خوارە یەکسانەکە وەک خۆ 12کە وەک خۆ، ئەو موجب 6ەی دینمەوە دەبێتە سالب 6. سالب ساد یەکسانە 12 کەم 6 دەکاتە چەند؟ دەکاتەوە 6. ئەوجا هەردوو لای جارانی سالب یەک بکە، ساد دەکاتە چ؟ سالب 6. کەواتە سالب 6 دەبێتە وەڵامی ڕاستکەواتە چەند دەکات؟
کەواتە بە دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری پێنجەم مێڵی چ سێگۆشەیەکی ڕێک چێوەکەی چەندە 18 سانتیمەتر ئایا ڕووبەرەکەی چەندە؟ ئەو پرسیارش پێشتر هاتەوە بزانم پرسیارێکی گرنگە. چێوەم چەندە؟ چێوەم 18. مادەم ئەڵێ چێوە 18 چێوە دایتە من 18 یاسای چێوەم چیە؟ ئەڵێم چ نون جارانی لە. باش ئەم چێوەکەم هەیە چەندە 18 نونەکەم هەیە ژمارەی لە چەندە؟ سێ لەبەر چ سێ؟ ئەڵێ چ؟ ئەڵێ سێ گۆشە. مادەم ئەڵێ سێ گۆشە چەند لایەکی سێ کەواتە لە شوێنی نونەکەی سێ ئەنووسم. ئەوجار لاەکەی دەدۆزمەوە من ئەڵێم چ؟ لا لە شوێنی خۆی هەردوو لا دابەش چەند؟ دابەش سێ دابەش سێ سێ لەگە سێی دەڕۆ تەنها لا دەمێنێتەوە 18 دابەش سێ دەکاتە 6. ئەوجا من داواچی کردی لە من داوا ڕووبەری کردیە دێم ڕووبەرەکەی دەدۆزمەوە یاڕسای ڕووبەر چیە؟ ڕەژی سێ لەسەر 4 لا توان 2. ئەوجا دەنووسم ڕەژی سێ لەسەر 4 جاران لا ئەەکەم چەندە دۆزیمەوە 6 ئەڵم 6 بە توانی 2 ڕەژی سێ لەسەر 4 وەکو خۆ جاران 6 توان 2 دەکاتە 36. ئەوجا کورتکردنەوە ئەنجامەدەم 4 دابەش 4 یەک دەکا 36 دابە 4 9 دەکا. ئەوجا ئەڵێم چ 9 جاران ڕەژی سێ دەبتە چ 9 ڕەژی سێ. ئەوجا وەڵا بژانەکان 9 ڕەژی سێ ببینە کەواتە بە ڕاستە. دێنە سەر پرسیاری شەشەممان هەیە سالب ڕەژی 7 پرسیارە شاد بۆ دەڵێ دەکەوێتە نێوان کام لە ژمارەی تەواو تەماشاکە سالبی لە پێشەکەواتە ئەلف و ژیمەکەی ترکەتن کە موجەبن دەبی وەڵامەکەم سالبی یان بێ ڕاستەیان دال سێکەی زارانی خۆی کۆ دەکاتە 9 زارانی خۆی کۆ دەکاتە 4 سالبەکان دانێەوە ژمارە 7 دەکەوێتە نێوان 9 و 4 بەڵێ کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری هەفتەمان هەیە دەڵێ ڕەجی 12 کەم 2 ڕەجی 75 کۆ ڕەجی 48 سادە بکە. پرسیارەکی لەو شێوازەیە هات بۆ لە خولی یەکەم دەڵێت 5 ڕەجی 12 کەم 2 ڕەجی 75 کۆ ڕەجی 48 سادە بکە. پێنجەکەی وەک خۆ دەنووسمەوە ڕەجی 12کەی دوو ژمارە وەردەگرم بکاتە 12 چەند 4 جارانی سێ. ئەوجا ئەڵێم کەم دووەکە وەک خۆ دینیە خوارێ ڕەجی دوو ژمارە وەرە بکاتە 75 یەک ڕەجی هەبی کنێبی چەند 25 جارانی سێ کۆیەکەی دینیە خوارێ ڕەجی 48 چەند جاران چەند دەکاتە 48 16 جاران سێ 16 دەکە ڕەجی هەیە بەڵام سێیەکە نیت. ئەوجا پێنجەکە وەک خۆ ڕەجی 4 چەندە 2 دیمەتەنیش ڕەگەکەی دەبتە 5 جاران 2 ڕەجی سێکەش وەک خۆ ئەڵێم کەم دووەکە وەک خۆ دێتە خوارێ ڕەجی 25 5 دەبتە 2 جاران 5 ڕەجی سێکەش وەک خۆ کۆ ڕەجی 16 دەکاتە 4ەکەی کەواتە ڕاست دینە پێش ڕەجی سێکەش وەک خۆ. ئەوجا ئەڵێ 5 جاران 2 دەکاتە 10 ڕەجی سێکە وەک خۆ نیشانەکە وەکو خۆی 2 جاران 5 دەکاتە 10 ڕەجی سێ کۆ 4 ڕەجی سێ لێرە دێقەدا ڕەجی سێ هەمویان وەکو یەکنیک ڕەجی سێی دەنووسمەوە. ئەوجا ئەڵێم دا کەم دەکاتە 0 کەواتە ئەوە 0 کۆ 4 ڕەجی سێش بە تەنێ ماوە 0 کۆ 4 ڕەجی سێ دەکاتەوە 4 ڕەجی سێ کەواتە ئەلیف دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری هەشتەمانێ ئەڵێ ڕەجی 2 لەسەر ڕەجی سێ جاران ڕەجی 2 سادە بکە. ئەڵێن چ ڕەجی 6 جاران لەسەر ڕەجی سێ عەفو جاران ڕەجی 2 یەکسانە. ڕەگەکەی بنووسەوە 6 دابەش سێ دەکاتە چەند دەکاتە 2 جاران ڕەجی 2 ڕەجی 2 جاران ڕەجی 2 تەنها دەکاتەوە 2 یان بڵێ ڕەجی 2 جاران ڕەجی 2 دەکاتە ڕەجی 4 ڕەجی 4 دەکاتە 2 کەواتە ئەی دەبێت جیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری نوێممان هەیە پرسیاری نوێممان ئەڵێ چ ئەو لاسەنگەم لەو شیکار بکە ئەڵێ چ سالب سێکەوانە ساد کەم یەک گەورەتر لە 6 کەوانێکمان هەیە لە پێش کەوانەکەی چمان هەیە ژمارێکمان هەیە دێن چ دەکەین ئەو ژمارەی جارانی ناو کەوانەکەی دەکەین ئەڵێن چ سالب سێ جاران ساد دەبتە سالب سێ ساد. ئەوجا ئەڵێن سالب جاران سالب دەکاتە موجب سێ جارانێک دەکاتەوە سێ نیشانەکە وەکو خۆ شەشەکەش وەکو خۆ دێنی خوارێ. ئەوجا دێ چ دەکەی سالب سێ سادەکەی وەکو خۆ دەنووسیەوە نیشانەکە وەکو خۆ شەشەکەش وەکو خۆ ئەوجا ئەو موجب سێ سادەی ئەو موجب سێ عەفو دێنیە لای شەشەکەی دەبتە چ سالب سێ. ئەوجا ئەڵێ چ 6 کەم سێ دەکاتە چەند دەکاتە سێ. ئەوجا گەر دیقەت دەی تەنیش سادەکەی سالب سێە نابێ ئەو ژمارە لەوێ ببینی زیادەیە دەوێت چ بکەی دەبێ عیلاجێکی لێ بکەی چۆن عیلاجی لێکەی هەردوو لای دابەش سالب سێ بکە. ئەوجا
سالب سێ لەگە سالب سێ دەڕۆ تەنها سادەکە دەمێنێتەوە. نیشانەکە چ لێدێ؟ نیشانەکە تەقلێکی پێلێدا پێچەوانەیەکەوە لەبەرچی چونکە دابش ژماری سالبت کردیە. ئافیا ئەوجا بڵێ چ موجب دابش سالب دەکاتەوە سالب سێ دابش سێ دەکاتەوە یەک. وەرە چ بکە ئەو وەڵامی ببینەوە کەواتە جیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری دێممان هەیە، پرسیاری دێم دەڵێ چێ؟ ئەڵێ 3+500 هەمووی تو بەتوانی 2. ئەڵێ چ بکە ئەو کەوانێم لۆ بکەوە. ئەمە یاسای دووجای تەواومان هەبوو دەمانگوت چە ڕادەی یەکەم توان 2 موجبیان سالب دووجاران ڕادەی یەکەم زاران ڕادەی دووەم کۆ ڕادەی دووەم بەتوانی 2. ئەوجا تو لێرە چ بکە کو ئەو یاسای لەخۆ ئاسان کە هەمیشە بڵێ چە ڕادەی یەکەم توان 2 ڕادەی یەکەم توان 2 ئەوە ڕادەی یەکەم ڕادەی یەکەم لێرە بنووسە ڕادەی دووەمش لێرە بنووسە ئەوە 500. ئەوجا توان 2 جارێک لەو ڕادەی یەکەم جارێک لەو ڕادەی دووەم جارێک لەو ڕادەی دووەم ئەو توان 2 لەو هەردووچی ئاگادار بە لەو 5ەکەشە. ئەوجا ئێرە ئەو نیشانە ئێرە چییە؟ هەمیشە ئێرە موجبە باشە نیشانەی ڕادەی دووەم هەمیشە موجبە. ئەوجا تەمەشای ناوکەوانەکە کە نیشانەکە چی سالب کەواتە نیشانەکە لێرە دابنێ. ئەوەی مایە چیە؟ ئەو دووەی جارانی ناوکەوانەی هەمووی بکە. ئەڵێم چە 2 جاران 3 6 6 جاران 5 100 دەکاتە 300. ئەوجا ئەڵێم 3 بەتوانی دەکاتە چەند دەکاتە 9 کەم 300 کۆ 5 بەتوانی دەکاتە چەند 25 100 بەتوانی 2 کەواتە وەرە ئەو وەڵامەی ببینەوە. ئەگەر لێرە دیقەت بدەی هە لێرە 9 کۆ 25 100 بەتوانی 2 کەواتەوە نابێتە وەڵام 9 کەم 25 100 توان 2 کۆ 300. هەگە لێرە دیقەت دەی چی کردیە 100 توان 2 کە هینایتە ناوەڕاستی 100 توانێکەی بریتە ڕادەی سێم تەنها چی لێ کردیە تێکەڵی کردی. ئەگەر بێت و تەمەشاکەی ئەو وەڵامی تێدانە چی کردیە ئالوگۆڕی کردیە. ئەتو دەی چ دەکەی لێرە تەنها بە نیشانە لێرە تەمەشاکە نوێک ئەگەر تەمەشای وەڵامی دال بکەی نوێەکە نیشانەی چیە موجب نیشانەی موجبە باشە هە لێرە نیشانەی سالب نوێک کەواتە ئەوە نابێتە وەڵام. لێرە تەمەشاکە نیشانەی موجبە هەن تەنیشتی موجبە. ئەوجا تەمەشای 100 توان 2 کە چیە نیشانەی سالبە لێرەگە تەمەشاکەی 100 توان 2کە نیشانەی موجبە کەواتەوەش نابێتە وەڵام. وەرە تەمەشای دالکە نوێەکە نیشانەکەی چیە موجب لێرەش چیە موجب. ئەوجا لێ چی دەکەی یەکێک بەراوردیان دەکەی. ئەوجا 300 کە نیشانەی چی سالب 300 کە نیشانەی چیە سالب ئەوەش تەواوە ئەوەش تەواوە. ئەوجا 25 100 توان 2 نیشانەکە چیە موجب کەواتە دال دەبێتە وەڵامی ڕاست. بەڵام ئەگەر دیقەت دەی کوونویسە وەڵامەکە لۆتو 25 100 توان 2 کۆ 9 کەم 300. ئەگەر تەمەشا بکەی ئەو دوو وەڵامانە ئەگەر تەمەشا بکەی وەکو یەک نینە تەنها ئالوگۆڕی کردیە لۆی لێت تێکبسی فکرەکەی ئەو پرسیارە لێرەدایە باشە ئاگادار بە لێرە هەمان وەڵامە تەنها چ کردی ئالوگۆڕی کردیە. دەینە سەر پرسیاری 11مان هەیە بڕی 4 کەم 2 سین کۆ 1 هەمووی بەتوان 2 ئەڵێ چ بکە شیتەڵ بکە. ئەڵێ 4 کەم کەوانە 2 سین کۆ 1 هەمووی بەتوان 2 ئەڵێ چ بکە لۆم شیتەڵ بکە. ئەگەر لێرە دیقەت دەی ڕادەی یەکەمت ڕەجی هەیە و ڕادەی دووەمش کە 2 سین کۆ 1 هەمووی بەتوان 2 ئەوەش ڕەجیەیە ڕەجی 2 سین کۆ 1 هەمووی توان 2 دەکاتە چەند دەکاتە 2 سین کۆ 1 و نێوانشان چێ کەمە کەواتە ئەوە چێت جیاوازی نێوان دوو دووجایە. لە جیاوازی نێوان دوو دووجا دەمانگۆ چ دوو کەوانە دەکەینەوە یەک بە موجب یەک بە سالب. دەین چ دەکەین دوو کەوانەی دروست دەکەین چونکە جیاوازی نێوان دوو دووجایە دوو کەوانەی دروست دەکەین. ئەگەریشنە ڕاستەوخۆ بەوازە دوو کەوانەکەی بینین ڕەجی 4 دەکاتە چەند دەکاتە 2 4 کەم 2 سین کۆ 1 هەمووی بەتوان 2 4 کەم 2 سین کۆ 1 هەمووی بەتوان 2 دەڵێ چ بکە ئەمڕەم لۆ چ بکرد لۆ شیتەڵ بکە. دێن چ دەکەین هەگە دیقەت لێرە ژمارە یەکەم 4 ڕەجیە و 2 سین کۆ 1 ڕەجی هەیە نێوانشیان کەمەوە چی جیاوازی نێوان دوو دووجایە
لە جیاوازی نێوان دوو زە دەمانگۆچە دوو کەوانەی دەکەینەوە ئەوە دوو کەوانە یەک بەچە یەک بە موجب یەکیش بەچە بە سالب ئەوجا ئەڵێن چە ڕادە یەکەم ڕەجی وەرەگرین ڕەجی چوار چەندە دووەک لێرە ئەنووسین دۆش لێرە ئەوجا ڕەجی دوو سین کۆ یەک تواندوو ڕێگەکەی چەندە ڕێگەکەی دوو سین کۆ یەکە لەبەرچی دوو سین کۆ یەکە هەوەرە موچە دوو سین کۆ یەک تواندوو ڕێگەکەی چەندە توانەکە ڕەجی دەڕۆ تەنها دوو سین کۆ یەکە دەمێنێتەوە کەواتە دوو سین کۆ یەکەی لێرە دەنووسم تەمان کەوانەی دی بکەی دوو سین کۆ یەکەکیش لێرە ئەجا چ دەکەین خۆمان لە کەوانەکە ڕزگار دەکەین دەڵێن چە کەوانەی گەورەکەنە ئەو کەوانەی کە بچووکە دووەکە وەک خۆ ئەو موجەبی زاران ناو کەوانەی کە موجەب زاران دوو سین هەر دەکاتە موجەب دوو سین موجەب زاران موجب دەکاتەوە موجەب یەکەکەش وەک خۆ ئەوجا کەوانەکەی دەنووسمەوە دوو ئەو سالبەی زاران ناوکەوان دەڵێم سالب ئێرە چەندە یەک سالب یەک زاران دوو سین دەکاتە سالب دوو سین سالب زارانی موجب سالب یەک زارانی یەک هەر دەکاتەوە یەک ئەوجا ئەڵێم چە لێرە چم هەیە لێرە دوو سینەکە وەکو خۆ دەستکاری مەکە لێرە یەکم هەیە و لێرەش دووم هەیە دوو کۆ یەک دەکاتە چەند دەکاتە سێ ئەوجا لەو کەوانێش ئەڵێم چ لێرە دووم هەیە نیشانی دوو چ ئێرە موجب ئاگادار بەڵێم دوو کەمی یەک دەکاتە چەند دەکاتە یەک کەم دوو سینەکەش وەکو خۆ دەنووسینەوە ئەوجا وەرە بزانین وەڵامی تێدایە ئەگەر دقەتی دوو سین کۆ سێ یەکە ڕاستە دوو سین کۆ سێ یەکەم دوو سین پرسیاری دوازدەمان هەیە ئەڵێ چە هاوکێشەی لارە یەکتر بڕین بۆ ئەو ڕاستە هێڵە چییە دوو خاڵی دایتەمە ئەڵێ چ بکە هاوکێشەکەی لە بدۆزەوە دەبی چ بکەین مەدەبی سەرەتا لارەکەی بدۆزینەوە پاشان لە هاوکێشەی لاری یەکتر بڕین دابنین بەڵام ڕێگایکی ئاسانترەیە ئەوش ڕێگای چیە ڕێگای پاسادان وەرە چ بکە هەمە خاڵەکان نووسە سالب چوار و سالب دوو دوو چوار ئێرە چیە سین ساد وەرە چ بکە لە هاوکێشەی ئەلفەکەی ئەلف و با و جیم و دال تاقیکەوە سەرتا ئەلفەکە هاوکێشەی ئەلفەکە چیە ساد ئەڵێم ساد یەکسانە بە سین کەم دوو لێ چ دەکەی سەرەتا ئەو دوو خاڵی تاقی دەکەیەوە ئەگەر دوو دەرچووەرە ئەو دۆش تاقیکەوە دەبێت چ بکەی هەردوو خاڵەکە چ بکەن پاسەدانی بکە ئەگەر یەک خاڵ پاسەدانی کرد یەک پاسەدانی نەکرد نابێتەوە وەڵام ئاگادار بە تاقیکەینەوە سینەکەم چەندە سالب چوار سادەکەم چەندە سالب دوو لە شوێنی سادەکەی سالب دوو دەنووسم ئەو سالب دوو یەکسانە سینەکەم چەندە سالب چوار کەمەکە وەکو خۆ دووەکەش وەکو خۆ سالب دوو یەکسانە سالب چوار کەم دوو دەکاتە سالب شەش کەواتە ئەوە پاسادانی نەکرد پێویست ناکە و خاڵی دابنێم دەبی چبی دەبی هەردوو خاڵەکە پاسەدان بکەن کەواتە ئەلفەکە نابێتە وەڵام وەرە چ بکە بە ئەکەی دانێ ساد یەکسانە بە سین کۆ دوو ئەوجا ئەڵێم سادەکەم چەندە سەرتا و دوو خاڵی وەرگرە سادەکەم چەندە سالب دوو ئەنووسم سالب دوو یەکسانە سینەکەم چەندە سالب چوار کۆ دوو سالب دوو لە شوێنی خۆی یەکسانە سالب چوار کۆ دوو دەکاتە چ سالب دوو ئەو دوو خاڵی پاسەدان کرد ئەو دارێم چ دەکەم ئەو دوای دادەنێم ساد یەکسانە بە سین کەم دوو سادەکەم چەندە سادەکەم چوار یەکسانە بە سینەکەم چەندە عەفوێرە چ ئێرە کوێە سینەکەم چەندە دوو ئەڵێم دوو کۆ دوو چوار یەکسانە دوو کۆ دوو دەکاتە چوار کەواتە هەردوو خاڵەکانی پاسەدانکردن کەواتە با دەبێتە وەڵامی ڕاست زاتوو بە کەیفی خۆتی ئەو ڕێگەی بەکاردێنیان لارەکەی دەدۆزی و پاشان لە یاسای هاوکێشەی لاری تر بڕین دادەنێ بەڵام ئەوە ئاسانترە پرسیاری سێزدەمان هەیە چ دوو خاڵی دایتەمە دوو سالب یەک بێ هاوکێشەی ئەو ڕاستەیە لە بەو خاڵەدا دەڕوات وهروە ئەستونە لەگەر چ ئەستونە لەگەڵ دوو سین کۆ ساد یەکسانە بە سالب چوار ئەڵێ هاوکێشەکەی بدۆزەوە دێ چ دەکەین بەو شێوەیە دەیدۆزینەوە خاڵەکەمان چەندە دوو سالب یەک ئێرە سینە و ئێرە سادە دووەکە سینیەکە و هی سالبێکەش سادیەکە ئەوجا لەو ئەڵێ ئەستونە ئاگادار بە وشەی لەبیر نەکەی ئەو هاوکێشەکەمانە دوو سین کۆ ساد یەکسانە بە سالب چوار ئەوجا ئەمە لێرە پێویستن بە چیە پێویستن بە لارێکی کو دەدۆزینەوە
دەبی ئەو هاوکێشەی بینێ سەر شێوازی ساد یەکسانە میم سین کۆ بە میمەکەمان چێ لێرە لاریە کەواتە لێرە چ دەکەین ئەمە لەو هاوکێشەی ئەو سادەی وەک خۆ دەنووسین ئەو ساد وەک خۆ یەکسانەکە وەکو خۆ ئەو دوو سینەی دەبی بگوازینەوە لەبەر چ بەپێی یاساکە دەبی سادەکە بەتە نابینیتەوە ئەو دوو سینەی دەگوازینەوە ئەو لای دەبێت سالب دوو سین کەم چوارەکەش وەکو خۆ کەواتە لاریەکەم چەندە لاریەکەم لاریەکە دەکەوێتە تەنیشت سین توانیەکی کەواتە لاریەکەم چەندە دوو سالب دوو عفو لاریم سالب دووە بەڵام لاریەکە دەگۆڕێ لەبەر چ لەبەر ئەوەی ئەڵێ چ ئەڵێ ئەستونە کەواتە چۆن چ لێرە لاریەکە هەڵ دەژێڕینەوە لاریەکە لێرە چێ سالب دوو ژێرەکەی چەندە یەک سالب دوو لەسەر یەکە دەبێتە چ یەک لەسەر دوو نیشانەکە سالب دەبێتە موجب ئەو جا دێن چ دەکەین لەو یاساییدا دەنێن ساد کەم سادێک یەکسانە بە میم کەوانە سین کەم سینێک سادەکەم چەندە دەینووسمەوە سادەکە وەک خۆ دەنووسمەوە سادێکم ساندە سادەکە دێقەدەی سالبیەکە ڕاستە خۆ دژەکەی وەردا باشە دژەکەی سالبێکی چێ موجبیەک یەکسانە بە لاریەکەم چەندە هەلاری بدیتەوە ئاگدار بە لاری یەکەم وەرناگری لاری ئەستونەکەی وەردەگری یەک لەسەر دوو دادانەیەکەوانە سین ئەو جا سینەکەم چەندە موجب دژەکەی وەرە ڕاستەوخۆ سالب دوو ئەو جا بەڵام لێرە وەڵامەکەی بەو شێوازانی نووسی دەبیست زیاتر سادە بکەیت ساد کۆیەک لە شوێنی خۆ یەکسانە ئەو یەک لەسەر دوو جاران یەک لەسەر دوو جاران سین دەکات یەک لەسەر دوو سین یەک لەسەر دوو جارانی دوو دەکاتە چەند دەکاتە یەک چۆن دەکاتەوە یەک لەسەر دوو جارانی دوو ژێرە یەکە یەک جاران دوور دەکاتەوە دوو جارانی کرد دەکاتەوە دوو دوابش دەکاتە یەک ئەو جا سادەکە لە شوێنی خۆی یەکسانە لە شوێنی خۆی یەک لەسەر دوو لە شوێنی خۆی سینەکە لە شوێنی خۆی ئەو موجب یەکەی دەگوازیەوە دەبێتە سالب یەک سالب یەکەم یەک دەکاتە چەند سالب دوو کەواتە وەڵامەکەم چێ ساد یەکسانە بە یەک لەسەر دوو سین کەم دوو یەک لەسەر دوو سین لە چێرەیە وەرە ببینەوە ئەیە کەواتە ئەیمان دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری چواردەمان هەیەڵێ چە تورەیەک هەژدە تۆپی تێدایە چەند لەوانە شینن ئەڵێ چاردە تۆپی شینە ئەڵێ ئەوشا تۆپێکی لە تورەگەکە ڕاشێشە ئەڵێ ئەگەری چییە ئەو تۆپە چ بیشین نەبیت وەڵامەکەی چۆنە شکارەکەی ئەمە چەند تۆپمان هەیە هەژدە تۆپمان هەیە چەند تۆپمان شینە چواردە تۆپی چییە شینە ئەو ئەڵێ چە ئەڵێ ئەگەری شین نەبێت چیە ئەگەری شین نەبێت ئەڵێ چ ئەگەری شین نەبێت یەکسانە ژێرەی کردەکەت چەندە ژێرەی کردەکەت ئەم هەموو گشتی ژێرەی کردەکەت چەند تۆپ هەمووی دەنووسین باشە چەند تۆپمان هەیە هەمووی هەژدەکەی دادەنین ئەو جا ئەگەری شین نەبێت کوبزانم ئەگەری شین نەبێت چەندە ئەتوو چەند تۆپت شینە چواردە باشە لە چواردەی باشە کەواتە چواردە لە چواردەی هەتا هەژدەی شین نەبێتە چواردە تۆپی شینمان هەیە کەواتە ئەوانەی کەماینەوە چییە ئەو تۆپانە کە شین نینە چەند تۆپمان مایتەوە لە چواردەی چواردە پازدە شازدە هەفتە هەژدە کەواتە چوار تۆپمان مایتەوە کەواتە لێرە دەنووسین چوار لەسەر هەژدە کورتی دەکەینەوە چوار چەند چواری تێدایە یەک هەژدە چەند چواری تێدایە عەفوو بەسەر دوو دابەش دەبی چوار چەند دوو تێدایە دوو هەژدە چەند دوو تێدایە نۆ کەواتە دوو لەسەر نۆ دەبێتە وەڵامی ڕاست کەواتە ئەلیف بە دەبێتە وەڵامی ڕاست دوو لەسەر نۆ پرسیاری شازدەمان هەیەڵێ چ کۆی پێوانەی ناوگۆشەکانی چەند لایەکی قۆقس بریتە لە 1960 ژمارەی لایەکانی چەندە داوا چ کردە ژمارەی لایەکان ژمارەی لایەکان چ بوو نون گوتمان یاسای سەرجەمی ناوگۆشە چییە سەرجەمی پێوانەی ناوگۆشە 180 جارانی نون کەم دوو سەرجەمی پێوانەی ناوگۆشەی دا چەندە 1260 یەکسانە یاساکەی دەنووسی 180 جارانی نون کەم دوو ئەمە دەدۆزین و نونەکەی دەدۆزینێ کەواتە سەرەتا خۆمە لە 180 ڕزگار دەکەین هەر دوو لای دابەشی 180 لێرە 180 لەگە 180 دەڕۆ سەفر لەگە سفری دەڕۆ 126 چەند هەژدەی تێدایە هەفت یەکسانە لێرەش چ ماوە نون کەم دوو نونەکە وەک خۆی ئەو سالب دوو بستە لای دەبێتە چ موجب دوو هەفت کۆ دوو دەکاتە چەند دەکاتە نۆ پرسیاری هەفدەمان هەیە کە پرسیارێکی فکرە جیاوازە هیچ ساڵێکی نادیتەوە ئەڵێ چە سین کۆ دە دوو سین کۆ بیست سێ سین پێوانەی چیە پێوانەی دەرەگۆشەکانی سێگۆشەیەکن ئەڵێ ئەوانە پێوانەی دەرەگۆشەنە
لە سێ گۆشێک ئایا پێوانەی بچووکترین ناوەگۆشە چەندە؟ دێین شکاری دەکەین. ئەم لێرە نووسیتم لە ئەوەی ڤیدیۆکە دوور درێژ نەبی. پێوانەی دەرەگۆشە یەکسان بوو بە چەند؟ یەکسان بوو بە 360. باشە پێوانەی دەرەگۆشەکانی دایتە من چەندە؟ پێوانەی دەرەگۆشەکان سین کۆدەیە. لێرە دقەتدا ئەوە پێوانەی دەرەگۆشەکانن. سین کۆدە 2 سین کۆ 20 3 سین. دەیت دەکەی ئەوانە هەموو کۆدەکەوە لە شوێنی پێوانەی دەرەگۆشەکان ئەوانە هەموو دەنووسم کۆدەکەم وەڵام سین کۆدە کۆ 2 سین کۆ 20 کۆ 3 سین یەکسانشی دەکەی بە چەند؟ مادەم ئەڵێ دەرگۆشە یەکسان دەکەی بە 360. ئەوجا لێرە دقەتدا سین 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 یەک سینی دەنووسمەوە لێرە چەندمە یەک کۆ 2 3 کۆ 3 6 کەواتە دەنووسم 6 سین. ئەوجا ڕێم چ 10 کۆ 20 دەکاتە چەند؟ دەکاتە یەکسان بە چەند؟ 360. 6 سینەکە لە شوێنی خۆی یەکسانە بە 360. ئەو موجب سیە بیستە لای دەبتە چ سالب سی. 6 سینەکە لە شوێنی خۆی یەکسانە 360 کەم سی دەکاتە 330. هەردوو لایدا بەشی 6 بکە. 6 لەگە 6 دەڕۆ کەواتە سین دەمێنێتەوە سین یەکسانە 330 دا بەشی 6 دەکاتە چەند؟ دەکاتە 55. ئەوجا دەڵێت چ لە پرسیارەکەی هەگەر دقت دەی دەڵێت چ پێوانەی بچووکترین ناوەگۆشە. ئەوە چ ئەڵێ بچووکترین پێوانەی چ ناوەگۆشە چەندە؟ دەی چ دەکەی ئەتوو سین کۆدەت هەبوو 2 سین کۆ 20 هەبوو 3 سینت هەبوو. لێرەم چ دیتەوە من نرخی سینەکەم دۆزیەوە ئاگادار بە نرخی سینەکەم چەندە؟ 55. دەی لە شوێنی سینەکان دادەنی لە هەر سێکی بزانی کامە بچووکترینە. لێرە 55ەکەی دادەنی ئەڵێم 55 کۆدە دەکاتە چەند؟ 65. ئەوجا ئەڵێم 2 لە شوێنی ئەو سینەی 55 دادەنیم کۆ 20 دووجارم 55 کۆ 20 کە دەکاتە چەند؟ 130. لێرەش نووسم سێ کەوانە لە شوێنی سینەکەی 55 دادەنیم 355 دەکاتە چەند؟ 165. لێرم بۆ نووسی ئەوجا لەو سەیانە تەمەشاکە بۆ دۆزینەوەی پێوانەی ناوەگۆشەکان پێوانی ناوەگۆشەکان و دەرەگۆشەکان یەکسانە بە چەند؟ 180 چونکە بێکەوە سپێک دێنن هێڵە چ ڕاست. ئەوجا دەی چ دەکەی ئەتوو گەورەترین دەرەگۆشە ئەوانە چنە دەرەگۆشەنە لێرە لە لایەکان و گۆشەکان خوێندینە لێرە گەورەترین دەرەگۆشە لاوانە دەبێتێت چ دەبێتە بچووکترین لا کامە دەرەگۆشە لە هەمووی گەورەترە. لێرە تەمەشاکە 165 کەواتە ئەو 165 دەبێتێت چ دەبێتە بچووکترین ناوەگۆشە ئاگادار بە. کەواتە ئەڵێم چ 180 کەم 165 دەکاتە چەند؟ دەکاتە 15. کەواتە بچووکترین ناوەگۆشەم چەندە؟ 15. ئەوە باڵژادنیەوە پرسیاری هەفتەیە پرسیارەشی گرنگە فکرەی پرسیارێکی ترمانەیە ئەڵێ چ بەهای ڕەجی سین لەسەر پای ئەڵێ چ دەکاتە چەند؟ کاتێک سینەکەم چەند بی؟ پای 121 پای. ئەڵێ چ بەهای ڕەجی سین لەسەر پای چەندە کاتێک سینەکە چەند بی؟ 121 پای. دەی چ دەکەی؟ لێرە دەنووسم ئەتوو ڕێگەکەی وەک خۆ دەنووسی ئەو ڕێگەکەم نووسیەوە کەرتەکەش دەنووسی لە خوارێ چ تێ پای وەک خۆ. لێرە ئەڵێ چ لە پرسیارەکەی ئەڵێ سینم چەندە؟ سینم 121 پایە کەواتە لە شوێنی ئەو سینەی ناوڕێگەی چەندە دەنووسم؟ 121 پای. نووسم 121 پای. لێرە پای و پای وەکو یەکە کەواتە پای لەگە پای دەڕۆ چ دەمێنێتەوە؟ ڕێگەکە دەمێنێتەوە لەگە چ 121 کەواتە ڕەجی 121 دەکاتە چەند؟ دەکاتە 11. بە هیوای دەرکەوتن لە دوعای خێر بێبەشمان مەکەن.